بێتەوە کە هەڵسەنگاندنی تەندروستی و ئاماژەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لەو ڕۆژانەی ڕابردوو هەمووتان شاهدن لەسەرەوەی کە ژمارەی توشبووان لە ماوەی هەفتەیەک خۆی لە زیاتر لە 40 حاڵەتدا کە ئەمە لە ماوەی 2-3 ڕۆژ پێشتر ئەو کاتێک کە ژمارەیەکی زۆر خەڵک لە دەرەوە دەگەڕایەوە ئەو کاتە بەریەککەوتن و توشبوون بەو شێوەیە نەبوو. ئەو ژمارە توشبوانەی کە لە ماوەی ڕابردوو تۆمارکراون بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە ئەو ڤایرۆسە لە ناو کۆمەڵگەی ئێمە بڵاو بووتەوە. پێشتر ئێمە بە پێی استراتیجەتی بەرگریکردن و هێرشکردن بەوەی کە بەرگریکردن لە خەڵکی خۆمان کەمترین حاڵەت توش ببن و هێرشبردن بۆ سەر ڤایرۆسەکە بە بڵاوکردنەوەی تیمەکانی تەندروستی لە هەموو پارێزگا و شار و شارۆچەکانی کوردستان توانیمان بە شێوەیەکی سەرکەوتوانە و بە هاوکاری هەموو لایەک بەسەر ئەم ڤایرۆسەدا زاڵ ببین و لێ نەگەڕین وەکو وڵاتانی تر بڵاو ببێتەوە. واتە ئێمە لە ڕێکارەکانی خۆپاراستن سەرکەوتوو بووینە. بەڵام ئێستا ئەوەی کە بۆ ئێمە نادیارە و ناڕوونە سەرچاوەی توشبوونی ئەو حاڵەتانەی ئەخیری بۆ ئێمە دیار نییە. ئەوە مەترسیەکە لەوەدایە. جاران دەمانزانی ئەوانەی کە لە ئێران یان لە ئەوڕۆپا گەڕاونەتەوە لە کەرەنتینە بوونە کاتێک کە تێستیان بۆ دەکرا دەردەچوو ئەو بەرکەوتوەکانی ئەوان دیار دەبوو. ئێستا خەڵکانێک توش دەبن لە ناو کۆمەڵگە بەبێ ئەوەی بزانین سەرچاوەی توشبوونی ئەو کەسی یەکەم چییە. دواتر دەزانین خانەوادەی خۆی توش کردووە، برادەرەکانی خۆی لە شوێنی کارکردن توش کردووە. بەڵام ئەو حاڵەتانەی کە یەکەم جار لەو هەفتەیە ڕابردوو هەستمان پێکردووە و ئاشکرا بووە تا ئێستا حەز دەکەم هەموو لایەک بزانن سەرچاوەکەی ئاشکرا نەکراوە. ئێمە نازانین بەرکەوتوانی پێشووتر کاریگەریان هەبووە لە ناو کۆمەڵگا و ئێستا خەڵکێک عوارضەکانی لە دیار دەبێت یاخود ئەوانەی کە لە عێراقەوە لە پارێزەکانی تری عێراقەوە هاتوچۆی هەرێمی کوردستان دەکەن ئەوان هۆکارن، یان ئەو هاوڵاتیانەی کە لە تورکیا دەگەڕێنەوە و دەگەڕێنەوە عێراق و جارێکی تر بە دەواازەکانی تر دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. سەرچاوەکە بۆ دامودەزگای تەندروستی هەتا ئێستا و ڕوون نییە. مەترسیەکە لەوەدایە ئێمە ڕەنگ وا تەسەوور دەکەین ژمارەیەکی زۆرتر لە توشبوان لە ناو کۆمەڵگە هەیە، لە هەولێر لە سلەیمانی خەڵک هەیە، بەڵام ئێمە هەستمان پێ نەکردووە. بۆیە ناوە دەبینی 10-15-20 هەتا 40 حاڵەتێک تۆمار دەکرێن. ئەوە جێگای مەترسیە و جێگای حقیقەت لەسەر ڕاوەستانە. بۆیە ئێمە گوتمان جەژن باشترین وەسیلەیە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر لێک نێزیک ببنەوە و تێکەڵاوی هەبێتن. زۆرێک لە خەڵک پرسیار دەکەن بە جۆرا و جۆر پەیامەکان گەیشتوتە دەستمان بۆچی بازارەکان کرانەوە و جەژن کرایە قەدەغەی هاتوچۆ. لە بازارەکان لەژێر فشاری ئابووری و لە ناچاری کە هەم فشار بۆ خەڵک هات و هەمیش بۆ حکوومەت هات. ئێمە ئەگەر نەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە بووین کە ماوەیەکی درێژتر قەدەغەی هاتوچۆ هەبێتن و خەڵک تەحمل بکاتن و سەبری هەبێتن لە ماڵەکان بمێنەوە. بەڵام لەژێر فشاری ئابووری کە بۆ هاوڵاتیان هات و ئەو قەیرانە ئابووریانەی کە لە سەرتاسەری جیهان و لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانیش ئێمە ڕوبەڕووی بووینەوە، هەستمان کرد کە پێویستە دەرگایەک بکرێتەوە خەڵک خەریکی کەسابەت و ژیانی ڕۆژانەیان بتن و داهاتی ڕۆژانەیان دابین بکەن. ئەگەر نە ئەو کاتەش مەترسی هەبووە و ڕاشمان گەیاندووە، ئێستاش ڕادەگەیەنین کە مەترسیەکە وەکو خۆی لە ئارادایە بەڵکو بەهێزترە لە جاران، چونکە جاران سەرچاوەی ڤایرۆسەکە بۆ ئێمە ئاشکرا بوو، ئێستا سەرچاوەی ڤایرۆسەکە بزرە لە لامان. بۆیە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان هەستاوین و بەردەوامیش دەبین. بەڵام ئەوەی کە ئێستا خاوەن ئەرکە و پێویستە هاوکاریەکی زیاتر و ڕێنمایەکان جێبەجێ بکات، هاوڵاتیانی خۆشەویستن کە وەکو جاران پابەندی ڕێنمایەکان بن و پابەندی خۆپارێزی بن. ئێمە خەمی تەندروستی ئێوەمانە و هیوادارم کە هەموو لایەک خەمی تەندروستی گشتی بێتن و هاوڵاتیەکی ئێمە تووشی زەرەر و زیان نەبێتن. خۆشبەختانە کەمترین زەرەری مردن بەر هاوڵاتیانی ئێمە کەوتووە، بەڵام لێتان ناشارینەوە لە وڵاتانی دەرەوە لە ئەوڕۆپا لە وڵاتانی جیاجیا
ژمارەی ئەو کوردانەی کە لە دەرەوە بەم ڤایرۆسە ئەمری خۆیان کردووە و ژیانیان لە دەستداوە زیاترە لەوەی کە لە هەرێمی کوردستان. بۆیە ئەو پرۆپاگەندانەی کە دەگوترێتن بەرگری ئێمە جیاوازە و ڤایرۆسەکە جیاوازە لێرە، حەز دەکەم ئەوانە بهێڵینەوە بۆ خەڵکی پسپۆر و ئەوانەی کە لێ کۆڵەرەون و بەدواداچوون دەکەن لە ڕووی زانستیەوە بە ئەوان لێ کۆڵنەوە بکەن، بەڵام ئێمە خەڵکێکی ئاسایی لەو وڵاتە بیر نەکەینەوە کە ڤایرۆسەکەی کوردستان جیاوازە و خۆشمان هەڵ نەخەڵەتێنین بەوەی کە بەرگریت ئێمە زیاترە لە خەڵکی تر. ئەی ئەو کوردانەی لە ئەوڕۆپا ژیانیان لەدەستداوە ئەوانیش کورد بن و هەوان جیناتیان هەیە و هەمان ڕەگەزی کوردایەتیشیان هەیە و خەڵکی ئەو ناوچەیەشن و لە هەمان کاتدا خەڵکێکی زۆری کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ژیانی لەدەستداوە، لە باکوور لە ناوچە جیاجیەکان، کەواتە ئەمە بەپێی ئەو هەڵسەنگاندنە بەرایانە لە پرۆپاگەندەیەک زیاتر هیچی تر نییە و بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە و هەندێک لە مزایداتی سیاسی لە پشت ئەو مەوزوعە هەیە. بۆیە داوای هاوکاری لە هەموو لایەک دەکەین و بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخە بکرێتن، تەندروستی گشتی نەخرێتە مەترسی و پێیگیر من بە قەدەغەی هاتوچۆ. لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ڕۆژانی دووەم و سێەمی جەژن بۆ ئەوەی کە ڕەچاوی وەرزی کشت و کاڵ و دروێنەی و دەغڵ و دانی خەڵک بکەین، بەیانێک ئەمڕۆ دەردەچێتن بۆ ڕوونکردنەوەی زیاتر کە لە ڕۆژی دووەم و سێمی جەژن خەڵکێک کە دەچێتە دروێنە دەڕاستەی هەیە، بە تایبەتی لەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن کە ناسراون بە مادەی 140 ئاسانکاریان بۆ دەکرێتن بۆ عەلوەکان، بۆ گەیاندنی سەوزە و میوەجات بۆ خەڵک. ڕەنگە هەندێک خێزان هەبن تەنها بۆ ڕۆژێک پێداویستیان دابین کردبێت، بۆیە ڕێگا دەدرێتن کە چ بە شێوەی دەلیڤەری بتن، چ بە شێوەی ئەو خەڵکەی ئۆتۆمبیلیان هەیە گەیاندنی سەوزە و میوەجات بۆ گەڕەکەکان و گەیاندنی بە دەست هاوڵاتیان و فڕنی نان خواردن، ئەوەی کە نانی پێویست بۆ هاوڵاتیان لە ڕۆژانی دووەم و سێم ڕێگا دەکرێتەوە کە فڕنیەکان دەست بەکار بن. ئەو شوێنانی کە پێویستە و هاوڵاتیان پێویستیان پێدەبێتن وەکو دەرمانخانەیە، خستەخانەیە، تیمەکانی تەندروستیە، تیمەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەکارانن و هێزەکانی ئەمنی، ئاسایش، پۆلیس کە لێرەوە جەژنە پیرۆزە بە تایبەتی لە هێزەکانی پێشمەرگە بنەماڵەی سەربەرزی شەهیدان، هێزەکانی ئاسایشی ناوخۆ، هەموو ئەو خەڵکەی کە بەشدار بووە لەو پرۆسەیە جەژنە پیرۆزیان لێ دەکەین و ماندوونەبوونیان لێ دەکەین و هیوادارین کە سەرکەوتوو بن لە جێبەجێکردنی ئەو ڕێنمانەی کە ئەمڕۆ ئێوارەش دەردەچێتن. زۆر سوپاس، من نامەوێت زۆر وەختان بگرم. بابەتی دابەشکردنی سەوزە و میوەجات گوتم لە ڕێگەی خەڵکێک هەیە، زۆربەی دوکاندارەکان پیکەبی خۆیان هەیە، دەتوانن بە پیکە بیگوازنەوە لە گەڕەکەکان دابەشی بکەن و ئێستاش لە زۆربەی شوێنەکان ئەو خزمەتگوزاریانە هەیە. خەڵکێک دەیگواستەوە مەسەلەی غازە، مەسەلەی سەوزە و میوەجاتە، ئەوانەی کە پێویستی ڕۆژانەنە. بابەتی درێژکردنەوە ئێمە بڕیارمان نەداوە کە لە دوای جەژن قەدەغە درێژ بکرێتەوە. مەبەستمان بووە کە ئەو دوو سێ ڕۆژە کەمترین بەریەک کەوتن دروست ببێت. ئەگەرنە دوای جەژن ژیان وەکو خۆی پێشی قەدەغەی جەژن بەردەوام دەبێتن و هیوادارم کە لە دوای ئەوەش خەڵک ڕەچاوی خۆپارێزی بکاتن، بەکارهێنانی ماسک و دەستەوانە و ماوەی لە یەک نێزیک بوون لە مەترێک و نیو کەمتر نەبێتن، چونکە ئەو بابەتە زۆر بە ئاسانی دەگوازرێتەوە، بەڵام زۆر بە ئاسانیش دەتوانێت خۆتی لێپارێزی. ئەمە وەزارەتی تەندروستی، تیمەکانی تەندروست چەندین جار ئەو بابەتانەیان باس کردووە. ڕۆلی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئێستا ئەوەیە خەڵک تێبگەێنین چۆن خۆی دەپارێزێت، چونکە ئەو ڤایرۆسە چەندین جاری تریش من باسم کردووە ڕەنگە لە ماوەی جیاجیا سەر هەڵبدات و هەتا ئێستاش هەرماوە نەوی بڵێ بنبڕ کرابێتن. چارەسەری ئەو ڤایرۆسە تا ئێستا لەبەردەست نییە، ڕەنگە لە پاییزی داهاتوو، لە زستانی داهاتوو
ڕەنگە جارێکی تر بەهێزەوە بێتەوە ناو هەموو ئەو شوێنانی کە بڵاو بووتەوە. ئێمە نازانین لە مانگەکانی داهاتوو چی شاراوەی تێدایە و دەستکەوتی پزیشکی لەو بوارە چی دەبێتن. بۆیە ئێمە حەز دەکەین خەڵکی خۆمان کەمترین زەرەری بەربکەوێتن و پارێزراو بێتن. سیاری دوم پەیوەست بە نوێژی جەژن ئێوە ڕۆژی باڵای ڕوبەڕوونەوەی کۆڕۆنا لە هەندێک پارێزگا باز دەکرێت کە نوێژی جەژن ئەنجام بدرێت وازان تەنیا لە هەولێر ئەنجام نادرێت یعنی ڕێکارەکان بایەوە تێدانی خەڵک نوێژی جەژن ئەنجام بدەن بە خۆ پارێزیەوە. بابەتی نێوان پارێزگاکان هاتوچۆکە بەڕاستی دەمەوێت ئەوە بۆ هەموو لایەک ئاشکرا بێتن. یەکێک لە فاکتەرە سەرەکیەکان کە هۆکار بوو بۆ ئەوەی ڤایرۆسەکە بڵاو نەبێتەوە و لە شارێکەوە بۆ شارێکی تر نەچێت ئەو قەدەغەی هاتوچۆ یاخود ڕاگررتنی هاتوچۆی نێوان پارێزگەکان بووە. ئێمە لەوەدا زۆر باش سەرکەوتوو بووینە. توشببوویەکی هەولێر نەچووە لە سولەیمانی خەڵک توش بکە. توشببوویەکی سولەیمانی نەهاتووە هەولێر و بە پێچەوانەوە بۆ دوهۆک. ئەوەی کە لە بەردەستە و ئێمە ئاگادارین ڕەنگە هەندێک شت کرابێت ئێمە ئاگادار نین، بەڵام فاکتەری سەرەکی بۆ ئەوەی ڤایرۆسەکە لە ناوچەیەکی خۆجێتی بمێنێتەوە ئەوە بۆ کە هاتوچۆ کەم بووە. ئەگەر ئێستا هاتوچۆکە ئاسایی بکرێتەوە زۆر بە ئاسانی دەگوازرێتەوە. بۆ نمونە دوایین توشبوو کە لە کوردستان تۆمارکران لەوانە بوون کە لە بەغدا گەڕابوونەوە. ئەگەر ئێمە ئەو هاتوچۆیە ئاسایی بێتن لە نێوان پارێزیەکانی عێراق لە نێوان پارێزیەکانی هەرێمی کوردستان خۆ ئەو ڤایرۆسە زۆر بە ئاسانی دەگوازر کۆنتڕۆڵ ناکرێتن. ئێستا ڤایرۆسەکە بوویتە ڤایرۆسێکی ناوخۆیی چونکە هۆیەکانی دەرەکیمان لێ دابڕاندون لە ناوخۆیە بڵاو دەبێتەوە. ئەگەر ئەو هاتوچۆ زۆر بێت کاریگەری خراپی دەبێت. سەبارەت بە نوێژی جەژن تەبان ئێمە لە کۆبوونەوەی لێژنەی باڵا لەگەڵ یەکێتی زانایان لەگەڵ مامۆستایانی بەڕێزی ئاینی دەراسەتی ئەو حاڵەتانەمان کرد کە ڕەنگە خەڵکی دیسان شارەزا لە ئێمە زیاتر بزانێتن ئەوەی کە نوێژی جەژن سنەتە، یعنی مەرج نییە، وەکو بڵێ واجب نییە، سنەتێکە باشترە بکرێتن. بەڵام ئەگەر نەکرێتیش لەو بارودۆخە کە ڤایرۆس هەیە ئەویش لە بەرژەوەندی تەندروستی گشتیە و کە دەڵێن قەدەغەی هاتوچۆیە نەمزانیوە لە پارێزگایەک بکرێت لە پارێزگایەکی تر نەکرێت. لە هەر ئیدارە و پارێزگایەک پێچەوانەی ئەو ڕێنمایانە ڕەفتار بکرێت سەرپێچیە لە ڕێنمایی و لە بەیانەکانی وەزارەتی ناوخۆ لژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. حركة الصحفيين خلال حرب التجوال أولا، وأسأل حضرتك بخصوص الطرق الخارجية ما بين المحافظات العراقية ومحافظات إقليم كردستان، وهل اختصرت لنا البيان بشكل مختصر؟ شكرا جزيلا. بالنسبة لحركة الصحفيين كما كانت سابقا متبعة